بێنانی بەڕێسڵاو شاندی هەرێمی کوردستان ماوەی هەفتەیەکە لە واشنگتۆنن چەندین دیداری گرنگیان لەگەڵ بەرپرسە بەرزەکانی ئەمریکا لە کۆشکی سپی وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری کۆنگرێسی ئەمریکا ئەنجام داوە لە ناوەندەکانی بیرکردنەوەش چەند گفتوگۆیەک ئەنجام درراوە دەربارەی دۆخی کوردستان و ئایندەی شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ ئەمڕۆ ئێمە لە ڕێتسکاڵترین بۆ دیدار لەگەڵ یەکێک لە ئەندامە هەرە دیارەکانی شان دەکە کە ئەویش بەڕێز مستەفای سەیقادر وەزیری پێشمەرگەیە جەنابی وەزیر زۆر سپاس بۆ دەرفەتە دەگەلەوە دەست پێ بکەین ڕۆژی سێشەممە دوای کۆبوونەوەکەی وایت هاوس تۆ لێ دوانێکی کورتی بۆ ئێمەدا لە ژووری بازرگانی باسەوە کرد کۆبوونەوەکان دڵخۆشکەر بوون ئەتوانی ئەوە بزیاتر بۆ بینەرەکانمان ڕوونکەیتەوە چۆنی کۆبوونەوەکانتان دڵخۆشکەر بوون خۆی هەر گرنگیدانی ئەمریکا بە هەرێمی کوردستان یا خودپەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا گرنگی زۆری هەیە جاواب دەکەش بە سەرۆکایەتی هەم بەڕێسەرۆکی هەرێم و هەم ئەو وەزیرانەی کە هاتبوون بۆ بەشداریکردن و جێگیری سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئەمریکاش بەشداری کۆبوونەوەکان کرد ینی پێشوازیان کرد و لە کۆبوونەوەکە ئامادە بوون ئەوە خۆی گرنگێکی باشی هەیە و بەتایبەتی لەم کاتەدا کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە تووشی شەڕێکی نەخوازراو بووەتەوە کە شەڕی ڕوبەڕووبوونەوەی دژی داعشە خۆتان دەزان داعش تیرۆریستێکی نەودەوڵەتیە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە وێزەکانی ئاسایشی ناوخۆ لە پێش شەوەی شەڕەکەین وە لەو پێناوەدا نزیکەی دەمانگا یاخود دەمانگ تێپەڕیوە بەسەر شەڕەکەدا و توانراوە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان دوور بخرێتەوە بەڵام هێشتا مەترسیەکانی داعش لە ناوچەکە و لەسەر هەرێمیش کۆتایی نەهاتووە بۆیە ئەمە لەو کاتەشدا گرنگی خۆیسی جگەل لە مەسلەی داعش و ئەو گرفتانی کە لە عێراق هەیە هیچ پرسێکی تری سیاسی بە دەربارەی چارەنووسی کوردستان وەکو مەسلەی جیابوونەوە باسکرا لە کۆبوونەوە باسکرا کە ئێمە لە کوردستان ماوەیەکی لۆتی دەوڵەتی عێراق دروست بووە خەبات و تێکوشان دەکەین لە پێناوی بەدەستێنانی مافەکانی خۆمان بەڵام تا ئێستا و قوربانیەکی زۆرمان داوە لەو پێناوەدا و بەڵام تا ئێستا ئەو مافانێکە گەلی کورد دەیەوێ خەباتی کردو یا قوربانی کردوێ لە پێناویدا بەدەست نەهات و هێشتا کێشەکان هەرماون باسی ئەوە کرا ئەوان وەڵامیان ئەوە بوو بەڵێ ئێمە ئاگاداری مێژووی ئێوەین ئاگاداری قوربانیەکانی ئێوەین و لە خەمەکانی ئێوە شتێ دەگەین بەڵام دیارە خۆ دەزانی وڵاتانیش بەرژەوەندی خۆیان هەیە و هەلوو مەرجەکەش فەرقی هەیە ینی جیاوازی هەیە لە کاتێکەوە بۆ کاتێکی تر بەڵام بەپێی ئەوەی کە لە ڕابردوودا هەم بەڕێسەرۆکی هەرێم بەشداری کردووە کۆی تۆکتر لە کۆبوونەوەکانی ڕابردوو ئەم کۆبوونەوەیە زۆری گوێگرتن و قسەکردن و بیرروڕاکانیان جیاوازی هەبوو ئەوەی خۆشمان ویستومانە جیاوازی هەبوو ینی بەرەو پێشتون هەیە لە تێگەیشتن لە خەبات و تێکۆشانی ئێمە تێگەیشتن لە داخوازیەکانی ئێمە تێگەیشتن لە مافەکانی گەلی کورد تێگەیشتنێک هەیە کە گەشەکردنی بەخۆیەوە دیوە ڕەنگەمە یەکەم دیداری بەڕێستان بێت لەگەڵ سەرۆکی ئەمریکا و جێگری سەرۆکی ئەمریکا لێرە لە واشنگتن لەو کاتێک کە بوونەتە وەزیر ئەکرێت بمان بڵێ بزەبت ینی بە دیاریکرێت بە ورتر جیاوازیەکەی لە چیا بوو ئەم جارەکە جیاوازتر بوو تۆنی قسەکردنەکان وەکو باسم کرد ینی دیار بوو بەرەو پێشتونێکە بوو تێگەیشتنی زیاتریان هەبوو هیچ بەڵێنێکیاندا لەو کۆبوونەوە وەکو ناتوانم بڵێم هیچ بەڵێنێکیاندا بەڵام ینی تێگەیشتنیان جیاوازتر بوو دیار بوو بەرەو پێشتون یاخود پێشکەوتنی بەخۆبینی بوو من جارێک کەش هەر جێگری سەرۆکی ئەمریکا لە کۆبوونەوەی پەنجاویەکەمینی ئاسایشی نێونەتەوەی لە ئەڵمانیا لەو وەفدەش بەشدار بووم بینیمان لەگەڵ بەڕێسەرۆکی هەرێم بەڵام ئەمەوە کۆی تۆ باسکرد یەکەم جارە بۆ کۆشکی سپی و لەگەڵ بەڕێسەرۆکی ئەمریکا بۆیە بەڵام خۆ چاودێری سیاسیمان هەبووە لە ڕابردوو تاکو ئێستا بۆیە جیاوازی هەبوو لە جۆری تێگەیشتنی ئەوان بۆ داخوازیەکانی ئێمە ئەگەر یەک پرسیایتر کەم سەر بابەتە دوایی ڕێگەچین سەر بابەتی دووهەمان ئەوەی کە ئێوە لە ئەمریکا هەڵوێستی ئەمریکا دەربارەی کورد ئەیبیسن لە میدیاکانە هەمان ئەو هەڵوێستەیەک لە کۆبوونەوەکانە بە ئێوە یاڵن نا جیاوازی هەبوو دەچ ئاسێکە خراپتر یا باشتر وەکو بۆم باسکردی باشتر ینی تێگەیشتنی باشتریان هەبوو پێشتر بۆم باسکردی باشتریان هەبوو سەبارەت بە داخوازی و مافەکانی ئێمە و کێشەکانی ئێمە و خەمەکانی ئێمە بابەتێکی تر لەوانە کە ئەمێ باسی کەم مەسلەی پەیداکردنی چەکە
ئەوەی هەندێک لەو هەواڵە سەرچاو نافەرمیەکان کە باسەکرێ هەم لەو کۆبوونەوەیە هەم لە کۆبوونەوەکەیتان لەگەڵ پێما بێ ئێوەش بەبەشدار بوون لە ماڵی جێگری سەرۆکی ئەمریکا بەیانی دوێنێ بەیانیەکەی بۆ نانی بەیانی تۆ بەشدار نەبووی لەو کۆبوونەوەی بەڵام بۆکو ئەوەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ جەنابتان بەڕێستان بەشدار بوون لەگەڵ وەزیری ئاشتۆن کارتر وەزیری بەرگریە وردەکاری پێدانی چاک مەسەلەی ئەو هاوکاریانەوە پێشمەرگە هیچ شتێکی ترتان بەردەستکەوت؟ بەڵێ ئێمە پێشتریش لیستی پێداویستەکانی خۆمان داوە بە ئەمریکا هاوپەیمانان و ئەوانی هەندێک یارمەتیان داوین لە ڕووی چەک و تەقەمەنیەوە خۆتان زانن ئەو ماوەی کە شەڕمان کردووە و بە هێرشی ئاسمانی دەوری باشی هەبوو کاریگەری خۆی هەبووە بەڕاستی و پەیوەندێکی توندوتۆڵیش لە نێوان هێرشی ئاسمانی و هێرشی زەمینی پێشمەرگەدا هەبووە ئەو سەرکەوتانەی بەدەساتوە هی ئەوە بووە بەڵام لە ئاستی داخوازی و چاوەڕوانی ئێمەدا نەبووە چەک و تەقەمەنی درامانەتێ بۆیە ئێمە داوای زیاترمان کرد و بە تایبەتی چێکی قورستر ئەو چەکانەی کە زیاتر بەکاردێنرێن بە تایبەتی دژی تانک چونکە خۆتان زان دوژمنەکەی ئێمە بەشی زۆری ئۆتۆمبیلی مین ڕێژکرا و بۆم ڕێژکرا و دەنێرێ و لوغم و تیەنتێکی زۆر دەچێنێ وانەی کە پێویست دەکات داوامان کرد واروەها بەرنمەیەکی شەیە بۆ ڕزگارکردنی مووسڵ لە نێوان عێراق و ئێمە و هاوپەیمانان باسی ئەوەشی کرا و پێداویستەکانیشی باس کرا ئێمە وا تێگەیشتین کە ئەوان دەیانەوێ یارمەتی زیاتری ئێمە بدەن هەم لە ڕووی چەکەوە هەم لە ڕووی تەقەمەنیەوە هەم لە ڕووی پێداویستەکانی شەڕی دژی داعش چ بۆ ڕزگارکردنی مووسڵ چ لە بەردەوامی شەڕەکە و ئێستاش ئەوان بێوان نەبووی هۆکار چییە ئێوە چەکی قورسان بەدەست ناکە یا ئەو چەکە قورسانێکی ئێوەداوەکەن بۆچی نابێت بە ئێوە بدرێیانی ئەوان نیان گوتووە دەبێیان نابێ بەڵام ئێمە داوامان کردووە ئەوان هەرەوەیان ناردووە ئەوەی کە پێمان گەیشتووە بەڵام ئەم جارە چاوەڕوانی ئەوە دەکەین کە چەکی کاریگەرترمان پێبگات بە تایبەتی ئێمە باسی دەوری چەکی دژی تانکی میلانمان کرد کە ئەڵمانیا داوێتی بە ئێمە کە چەند کاریگەری باشی هەبووە لەبەرەوە ئەوانیش لێمان تێگەیشتن کە ڕەنگە چەکی هاوشێوە یا باشتر لەو چەکانە پێمان بدەن. چەندێک لە کۆبوونەوەکانتان تەرکیزکردنەوە بوو لەسەر بەشداری ئێوە لە بەشداری پێشمەرگە لە ڕزگارکردنی مووسڵدا؟ بابەتێک بوو بابەتێکی کۆبوونەوەکە بوو بابەتێکی گرنگیشە چکە خۆت زانی ڕزگارکردنی مووسڵ پێش ئێمەش وەکو هەرێمی کوردستان قازانجی زۆری لێ دەکەین تاکو مووسڵ ڕزگار نەکرێ مەترسی لەسەر هەرێمی کوردستان دەمێنێ جگەل لەوەی کە لە سەدا 33 پارێزگای مووسڵ کوردستانە و کوردی تیا دەژی بێزگە لەوەی کە خۆ دەزانی مووسڵ پێکاتەیە کە هەم عەرەبی سوننا هەم عەرەبی شیعە هەم تورکمان هەم مەسیحی و بێزگە لەوە خۆ دەزانین لە کوردیشدا یەزیدی و شەبەک وانە و ئاینی جۆرا زۆریشی تێدا هەیە بۆیە گرنگی خۆی هەیە لە لایەکی ترەوەکو باسم کرد دەرکردنی داعش لە مووسڵ گرنگی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستانیش مەترسی لەسەر هەرێمی کوردستان توانین بڵین بە تەواوی دوور دەخاتەوە لەبەرەوە چەند بۆ عێراقیەکان و بۆ مووسڵ و بۆ هەمومان گرنگە بۆ ئێمەش گرنگی خۆی هەیە بۆیە ئەمە یەکێک لەو بابەتانەی باسی لێوەکرا بەڵام ئێمە بەپێی توانای خۆمان بەپێی توانای هێزی پێشمەرگە و خۆمان و چەند بزانین لە بەرژەوەندی ئێمەیە بەم شێوەیە بەشداری دەکەین ینی بەشداریەکەمان بەپێی خواستی خۆمان و بەپێی توانای خۆمانە. ئایا مەسەلەی ڕزگارکردنی مووسڵ و شنگالیش ینی تێدا بە پلانەکە پێشتر تۆ شنگالیش ئازاد دەکەین جا بەرەو مووسڵ دەڕۆی ینی هەموو ئەو شوێنانەی کە ئێستا ماوە ئازاد نەکراوە بە تایبەتی کە لە دەستمان چووە ئەوانە هەموو دەگرێتەوە. یەکێکی تر هەر لەسەر ئەو بابەتە ئێمە زۆر جار ئیشی ڕۆژنامەوانی خۆمان لە وەزارەتی دەرەوە پرسیارەکەین کە ناردنی چەک لە بەغداوە ئێوە وەکو وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم گلەیتان لێ هەبووە و ئەوان پێیان وایە ئەوە باشترین ڕێگەیە ناردنی چەک بۆ ئێوە و هیچ کێشەیەک لە ئەو پرۆسەکان نابینەوە بۆیە بەردەوامە بن لەسەر ئەو شێوازە ئێوە ئەم جارە توانیتان هیچ گۆڕانکاریەک لەو سیاسەتیان نابکەن کە چەکەکە بە ڕێگەیەکی باشتر بگا بەدەستان؟ جارێ ئەوان نایەوە تو هیچ کێشەیەک نبینینەوە بەڵام ئەوان خۆتان دەزان وەکو هەموو عێراق مامەڵە لەگەڵ هەمومان دەکەن و بۆیە ئێمە پێمان باشترە کە ڕاستەوە خۆ چەکەکانمان پێ بگا بۆی بە خێرایی پێمان بگات وە بتوانین بیگەێنین بە هێزی پێشمەرگە چکە خۆ دەزانی ئێمە زۆر پێویستمان بە چەک و تەقەمەنیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە تا پێشنیارمان کردبوو بۆ عێراقیەکانیش و بۆ ئەمریکایەکانیشمان خۆ ئەو چەکانە کە دێ دەتوانێت بێت بە فڕۆکەخانەی هەولێریش لەوێ نوێنەری عێراق هەبێ بزانێت چیمان بۆ دێ چیمان بۆ نایە ئەگەر بۆ ئەوەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی بەلای ئێمەوە گرینگە
وەکو هەرێمی کوردستان وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگە ئەوەیە کە پێمان بگات بە هەر ڕێگایەک پێمان بگا ئێمە گرنگەوەی پێمان بگا بەڵام بێگومان ئەگەر ڕاستەوخۆ پێمان بگا باشترە. ئاخر تەوەری گفتوگۆکەمان لەسەر مەسەلەی بارودۆخی ناوخۆیی پێشمەرگەیە لە وەزارەتی پێشمەرگە لە ماوەی ڕابردووە ئێوە بڕیاریکردنەوەی پێمە بە دوو لیواتاندا ئەم کردنەوەی دوو لیوایە ئایا تەنها خەڵکی تازە وەرەگرنیان ئەمە بەشێک لەو ڕیفۆرمەی کە ئێوە بەنیازن لە ناو وەزارەتی پێشمەرگە ئەنجام بدەن؟ دوو لیوایە خۆی لە داهاتوو دەیکەینە سێ لیواش بەڵام ئێمە دەمانەوێت ئەم دوو لیوایە لە چوارچێوەی ئەو بەرنامەیە بێ کە هەم حکوومەتی ئەم کابینە نوێ هەیەتی و هەمیش پەرلەمان کۆمەڵێک ڕاستپاردەی ناردووە بۆ سەرۆکایەتی هەرێم و بەڕێ سەرۆکی هەرێم پەسەندی کردووە سەرۆکی هەرێمیش بەڕێزیان هەر بڕیاریان دەرکردووە بۆ ئەوەی هێزی پێشمەرگەیەک بخرێتەوە بکرێتە هێزێکی ڕێکخراو نیشتیمانی ئەمە لە چوارچێوەی ئەو پلانەدایە بۆیە دەمانەیە بەم دوو لیوا و سێ لیوایە دەست پێ بکەین و ئەمانە خەڵک ئازادە ینی خەڵکی خۆبەخش ئاگاداریەک بڵاو دەکەینەوە بۆ خەڵک کە خەڵک بێت ناوی خۆی بنووسێ دیارە بەپێی مەرجەکانی کە دیاری دەکەین لە پاشان لە وەزارەتەوە بڵاو دەکرێتەوە مەرجەکان چین هەموو کەسێک بۆی هەبێ بێت لێ پێشمەرگایەتی بکە و ئێمە ئەم لیوانەوە ڕێک دەخین کە هیچ شوێنەوارێکی سیاسی یا حیزبی پێوە دیار نەبێ هەموو خەڵکێک بۆی هەبێ ئەوەی خەڵکی دانیشتووی هەرێمی کوردستانە یاخوی کوردستانە بۆی هەبێت بێ بە پێشمەرگە تەنها مەرجەکانی پێشمەرگایەتی هێدا بێ و ئەو مەرجانەی کە وەکو باسم کرد وەزارەت دیاری دەکات دەمانەوێت سەرەتایی یاخود بناغی یاخود بنەمای هێزێکی ڕێکخراو لەم لیوانەوە دەست پێ چەندێکی وات هەیە ئەمە سەر بگرێ ئەم پلانە سەر بگرێ ئەمە هەموو تواناکانی خۆمانی بۆ دەخەی نەگەر بۆی سەر بگرێ و هەموو لایەکیش تا ئێستا ئامادەی خۆیان دەربڕیوە کە پشتیوانی لێ بکەن و بڕیاریشمان هەیە ئەم بڕیاری بەڕێ سەرۆکی هەرێم هەم هی ئەنجومەنی وەزیرانمان هەیە وەزارەتی پێشمەرگەمان هەیە و با چاوەڕوان بین بەڵام من وەکو باسم کرد هەموو تواناکانی خۆمان دەخەی نەگەر بۆ ئەوەی ئەمە سەرکەوتن بەدەست بێنێت چکە ئەمە سەرەتایەکی باشە بە تایبەتی هەموو ئەو شتانە دەڕەوێنێتەوە کە تا ئێستا یەخستنەوەی هێزی پێشمەرگەی دواخستووە بەوا دەتوانین وەکۆی کە بۆتە داوای هەموو لایەکمان داوای هەموو لایەک بە تایبەتی خەڵکی شەتا هەتا هاوپەیمانانی شەر داوا دەکەن کە ئێمە هێزێکی وا دروستکەین ئەمە دەبێتە بنچینەیەک و بناغەیەک بۆ دروستکردنی هێزێکی ڕێکخراوی باش کە هەموو لایەکمان داوای دەکەن. ئێستا تۆ ماوەیەکە لە پۆستی وەزیری پێشمەرگەت وەرگرتووە لە کابینەی هەشتەم ئەتوانین دوای چەندێکی تر ئەگەر دیدارمان لەگەڵ بەڕێز ئەنجامدایەوە بڵێ بەشێکی پلانەکەم ئەوەندە جێ تا ساڵێکی تر تەسەوڕێکی چەندێک ئەو پلانە جێبەجێ بکاتواتە ڕاستەکەی من ناتوانم کاتت بۆ دیاری بکەم چکە خۆت زانین لە یەک کادا تۆ لە شەڕیشدای و لە خۆڕێخستنەوەشدای یعنی ئێمە دوو ئەرکمان لەسەر شانە ئەرکێکیان شەڕەکە ئەرکێکیشان جێبەجێکردنی ئەو کارنامەیە بەرنامەیە کە یەخستنەوەی هێزەکە و ڕێخستنەوەیەتی لەسەر بنەمای هێزێکی ڕێکخراو کاتی دەوێت بۆیە ناتوانم من ئەگەر شەڕەکە نەبووە دوا کەوتوبووین لەگەڵەوەشدا هێشتا هەر بە هێواشی ڕۆیشتووە بەڵام گرنگەوەیە گاتە ئەنجامی خۆی هیوام هەیە لەم کابینێ ئەگەر لەم کابینەیە نەگا بڕێ من باش نییە بەڵام هیوادارم لانی کەم من و ئەوانەی کە دەمانەوێ هەوڵی هەموو توانایکی خۆمان و هەوڵێکی خۆمانی بۆ بەگەردەخین کە بە زووی ئەم ئەرکە جێبەجێ بکەین بەڵام وەکو باسم کرد لە دیارە شەڕەکە کاریگەری خۆی هەیە تا ئێستا کە شەڕەکە تۆزێک دوورتر خراوەتەوە یاخود کەمتر بووەتەوە هەرچەندە ڕۆژانە پەلاماری داعشەیە بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە بەڵام پێشمەرگە بەرگری باش دەکات بەس دەرفەتێکی کەممان بۆ ڕەخساوە ینی تا دەرفەتی زیاترمان هەبێ دەتوانین پرۆسەکە خێرایی پێ بدەین لەم کۆبوونەوە دیدارانتان لێرەدا هیچ لە ئەمریکا هیچ بابەتێک لەسەر ئەو مەسەلەی ڕیفۆرمکردن لە وەزارەتی پێشمەرگە پشتیوانی دەکەن بەڵێ پشتیوانی دەکەن لە ئەو ریفۆرمە زۆر سپاس جەنابی وەزیر بۆ کاتەکەت زۆر سپاس.